ئێمە ئەم بابەتانەمان هەڵبژاردووە وەکو ئۆنستۆتیژیا چونکە دەبینین لە کۆمەڵگایە ڕێژەیەکی زۆر لە کێشە سەری هەڵداوە بە تایبەتی ڕێژەی جیابوونەوە و تەلاق و هەروەها ڕێژەیەکی زۆر لە گرفتەکانی خێزانی وەکو خیانەتی خێزانی ئەم بابەتەشتانە کە زۆر سەری هەڵداوە وای لێکردین کە ئێمە بە زنجیرە پانێڵێک هەڵسین و ئەنجامی بدەین لە ماوەی ئەم 2 مانگە هەفتەی ڕۆژێک ڕۆژی شەممان ساعت 2 دەست پێ دەکات. بە تاکید کاریگەری ئەبێت بە دڵنیاییەوە چونکە ئێسێمە لەم پانێڵەیە کە بەشداری ئەوانەی ئەو مامۆستا و ئەو پرۆفیسۆر و دکتۆرانی کە بەشداریەکەن لەم پانێڵەیە هەمویان کەسانی لێهاتوون لە بوارەکەی خۆیانە تقریباً 4 پانەلیستە. ئەمان هەموو ئەو کێشانی کە لە ناو کۆمەڵگا هەیە دوور تا نزیک یعنی گرفتەکانیان بینیوە و هەروەها لێکۆڵینەوەشیان کردو بۆ چارەسەرکردن ئیتر چێ بە پێی ئاینی ئیسلام بێت یاخود چ بە پێی یاساکانی ناو دادگاکان بێت توانای چارەسەرکردنی کێشەکانیان ئەبێت. ئێمە لێرەیە کێشەکانە خینە بەرچاو دوای ئەوە چارەسەرەکەشی بۆ دائین بۆ ئەوانەی کەیان گوێ ئەگرن حتمما بەرچاوڕوونیان ئێنێ کە ئەمانە ئەبنەهۆی کێشە و ئەمانەش چارەسەرەکانن ئەگەر خوا نەخوازە تۆ تووشی کێشە بووی چۆن بتوانیت چارەسەری بکەیت. خۆشحاڵم ئەمڕۆ لە پانەڵی کێوا گرنگدا بەشداریم کرد بۆ پارێزگاری لە شکۆی خێزان. ئەوە ئەرکی هەرێکێک لە ئێمەیەکە بە ئەو پەڕی هەستی بەرپرسیانەتەوە هەستین و بتوانین پارێزگاری لە مەکانەت و شکۆی خێزان بکەین. بابەتەکەی من بە ناونیشانی ڕۆڵبینی دەستی دەرەکی بە هەڵوەشانەوەی خێزان کەواتە تەرەفی سێم بۆ تێکدانی خێزان و هەڵۆشانەوەی خێزان بە ناوەڕۆکێکی گرنگەوە دەستم پێکرد سپاس بۆخوا کە ئەوەی کە زۆر گرنگ بوو تێشکم خستە سەر و ئەو حاڵەتە مەترسیدارانەی کە چۆنەڵەی تەسیری سلبی دروست دەکات لەسەر خێزان و خێزان بەرەو هەڵوەشانەوە دەبات و کە بەداخەوە ئێستا ئامارەکانی جوان پێ دەڵێن بە پێی ئامارەکانی پارساڵ کە بەداخەوە ئەوەی دەرخست کە لە بەرامبەری سی هاوسەرگیریدا خێزانێک هەڵوەشاوەتەوە یا تەلاقێک هەڵوەشانەوەی خێزانێک ڕوویداوە ئەمە خۆی لە خۆیدا مەترسیە و ئەو بیر و فکرە ناموانەی کە نامۆن بەدابوونەرێکی کۆمەڵگا و کە ئێستا بە بەرگێکی نوێوە ئەیانەوێ بێنە ناو کولتوری ڕەسەنی کوردی و بۆ ناو هەرێمی کوردستان و خەڵکی ئاین پەروەر و ئایندۆز ئێمە ئەو تشکمان خستە سەر ئەو خاڵە مەترسیدارانی کە ئەیانەوێ بە چۆنەڵی بەرگێکی نوێوە هەوڵ بدەن کە خێزان بەرەو داڕوخان و کرماڵبوون بەرن بۆیە ئەوەی گرنگە ئێمە چۆنەڵی ئەو جمگە گرنگانی کە پێویستن بۆ شکۆی خێزان و مەکانەت و پاراستنی خێزان تیشکمان خستە سەر. بێگومان بە پێی بە دوواداچوونەکانی ئێمە کە ئێستا ڕێژەی تەلاق بە بەردەوامی ڕێژەیەکی زۆر بەرچاو مەترسیدارە کاتێک کە ڕێژەی تەلاق و جیابوونەوە زۆر بوو تاوان زۆرە بێ کە تاوانی زۆر بۆ کۆمەڵگا ئەمنیەت و ئارامی نامێنێ بە پێی داتاکان کوشتن و قەتڵ و تاوان لە بەپێی بە دوواداچوونەکانی هەم لە چاکسازیەکان هەم لە ژنان و مناڵان هەم لە نەوجەوانان ئەمە مەترسێکی گەورەیە کە هۆکارەکەی هەموو جیابوونەوە و تەلاق بووە دەرەنجامی جیابوونەوە بۆ کام تاوانان ئەنجام درراوە تاوان ڕووی لاڵکشان بووە بۆیە ئێستا گرنگترین ئیشی ئێمە ئەوەیە کە بەڕاستی هەوڵی ئەوە بدەین پارێزگاری لە خێزان و لە تاکی خێزان بکەین تاوەکو بۆ نمونە ئەو فکرە نامۆیانەی ڕۆژ ئاوا کە دەیانەوێ بە بەرگێک و کاڵایەکی نوێوە لە هەرێمی کوردستانە کاری پێ بکەن ئێمامانەوێ بە هیچ جۆرێک لێرەدا چۆنەڵی نەتوانن تەسیری سلبی جێبێڵن و ئێمە بتوانین ڕۆڵ و تەسیر و کاریگەری زۆر ئیجابیمانە بێ لە ڕوا دینی و چۆنەڵی شەریعەکەشەوە کە ئاینی پیرۆزی ئیسلام بەڕەهایی باسی مەکانەت و پیرۆزی و گەورەی خێزان دەکات. من ڕاستیەکەی کە لە سایتەکەیانەوە بینیم لە فەیسبوک ئەنیستی تۆژیار ئەیتر بڕیارمدا بەشداری بکەم لەم پانێڵە بە ڕێژەی مامۆستایان و پێشکەشکاران بڕیارماندا ئینشاڵڵا 2 مانگەکە بەشدار بین هەتا کۆتایی بەڕاستی ئەم پانێڵانە ئەم
بەشداربوون لەم پانێڵانە لەم سیمینارانە ئیسفادەی زۆری هەیە بۆ کۆمەڵگا بۆ خێزان بۆ بەرەو پێشتوونی خێزان منیش بە ئەرکی خۆم زانی وەکو خێزانێک وەکو ئەوەی کە بەرپرسیاری خێزانم خۆم و عیلەکەم خێزانەکەم و مناڵەکانم بەشدار بین بۆی کە ئیسفادە بکەین هەم کۆمەلگاکەمان بەرەو پێش بچێت لە ڕاستیە خۆی ئەمە پێویستە هەموو کەس بەشدار بێت ئیتر کەم تا زۆر هەیە بە پێی مەجال و توانە و دەسەڵاتەکەی خۆی کە بۆی ئەکرێ بۆی ناکرێت تا چەند مەجالی هەیە من بەڕای من هەموو خێزانە پێویستە بەشدار بێت وەڵی هەر ئەوە ناڵێم هیوادارم هەچی خێزان هەیە بەشداری بکە هەموو عیلەکان جگە لەوانشی کە خێزاندارین ئەوانش کە کچ و کڕی تازەن و نەچوونەتە ژیانی هاوسەریەوە بە دەرەجەیەک بۆ ئەوانیش هەر پێویستە پێشچوونە ژیانی هاوسەریەوە کە بەشداری ئەم پانێڵ و سیمینارانە بکەن بۆ ئیسفادەی لێ بکەن و لە ژیانیانە هیچ کێشە و گیر و گرفتیان بۆ دروست نەبێ و سەرکەوتوو مجادیری نردەخواردە وەڵامی سەیری ئاینی پیرۆزی ئیسلام بکەین هیچ مەجال خەڵاغێکی بۆ بەختەوەری خێزان هۆکاریەوەی کە ئەمڕۆ لێرەم پرۆژێکی خێزان سازیە کە کۆمەڵە هەدەف و ئامانج لە خۆ ئەگرێت و منیش کاتێک خاڵەکانم خوێندەوە هەستم کرد وەکەوەی کە تازە خێزانم دروست کردووە و لە قۆناغێکی نوێی ژیان مام پێویستم بەو خاڵانەیە و پێویستە بەرجەستیان بکەم لە ژیانی خۆمایە ئەوانەی کە بەرجەستەم نەکردووە لەمە دو هەوڵ بم بەرجەستی بکەم بۆیە لەگەڵ هاوسەرما بڕیارماندا پێکەوە ئەمڕۆ بەشداری بکەین و ئەوەندەی کە ئەمڕۆ یەکەم ڕۆژە بەڵام کاریگەریکی باشی هەیە لەبەرەوەی دوو تەوەری جیاواز باسکرا ئەمڕۆیەکیان باسی کاریگەری دەستی دەرەکی بوو لەسەر خێزان کە زۆرێک لە خێزانەکان ئەمڕۆ بەو دەردەوە ئەناڵێنن هاوکات تەوەری دووەم باس لە خێزانی تەندروستەکە کە کەم لە خێزانە کوردەکان گرنگیان بەم بابەتە داوە زیاترەوەی گرنگی پێێنشتا مادیەکانە کەمتر گرنگی بەلایەنە تەندروستەکانی خێزانەدەن بۆیە تەسەوڕ ئەکەم سوودێکی زۆر باش بگەێنێت هەم وەکو ئێمە کە خێزانێکی تازەین هەم تەواوی ئەو خێزانانی دیکە کە تازەن و ئەوانەشی کە تازەنین بێگومان بۆ ئەوانیش گرنگە چکە کاتێک لە سەرەتای باسییان کرد خاڵەکان ئەوانش لە خۆ ئەگرێت کەهانی ئەو گەنجانە ئەیەکە زەواجیان نەکردو بیر لە پرۆسەکە بکەنەوانەوە کۆمەڵێک پاڵنەری بەهێز پیشانی ئەوان ئایا تاوەکووان لێکات بڕوایان بە هاوسەرگیری باشتر بێت و بڕیاری باشتر بدەن زۆر گەنج هەیە لەم کاتەیە توانم بڵم بزات لەم سەردەمەیە حەزی بۆ هاوسەرگیری نەماوە یاخود زۆر جار ئەڵەت بیری لێ ناکەمەوە میش ڕەنگە هۆکاری زۆر بێت ئەگەر بیگەڕێنەوە بۆ ڕەگەزینە ڕەنگە زۆر جار بڵێت لایانی مادی من ڕێگەم پێنادات ژیان سەخت بووە بۆ ڕەگەزی مێژ هەندێکیان ئەڵێن ئێمە خۆمان لەسەر پێی خۆمانین ڕەنگە پێویستمان بەو ژیانە نەبێت هەردوو ڕەگەز بێ ئاگان لەوەی کە ئەگەر لە تەواوی لایەنە مادیەکانی شەوانێ ئەوان کامل و تەواو بن بەڵام هێشتا لایەنێکی فەراغی تری ژیانیان ئەبێ کە تەنها بە ڕەگەزی بەرامبەر پڕەکرێتەوەنە سوپاس بۆ ئینستیتیوتی ژیار بۆ ڕێخستنی ئەم پانێڵە زۆر گرنگە کە بە حەقەت فەراغێکی زۆر باش پڕەکاتەوە لەم ڕۆیە بداخەوە ڕۆژانە لە دادگاکانی هەرێمی کوردستان ڕۆژەی جیابوونەوە ڕۆژ بە ڕۆژبەرە و زیادبوونە ڕۆ لە ساڵی پاراەوەی ئەو داتانەی کە دادگاکانی کوردستان بڵاویان کردەوە ڕێژەی جیابوونەوە لە سێ زەواجێک هەڵەوەشێتەوە بەداخەوە ئەمە ڕێژەیەکی زۆرە بە کۆمەڵگای ئێمە بەرەوەی کۆمەڵگایەکی ئیسلامین و کۆمەڵگایەکین کە پابەندی بەها کۆمەڵایەتیەکانین بۆیە ئەمە پێم وایە ڕێژێکی زۆرە و پێویستە و ئەرکی هەموو لایەنێکە کە کار بکەین بۆ کەمکردنەوەی ئەم ڕێژانە تاوان کێشە خێزانەکان زۆرن بەڵام ئەو کێشانەی کە دێنە دادگاکان ئەکرێت لە ئێمە بشاردرێنەوەکو پارێزەر لەبەر ئەوەی ئەو کاتێک دێت بۆ لای ئێمە لەوەچێک کێشێک لەگەڵ هاوسەرەکەیە لەسەر بابەتێکی دیاریکرااو بێ بەڵام ئەو بە جۆرێکی تر بۆ ئێمەی بازەکە بۆی ئەکرێت بڵێ کێشەکان هەنێکیان بەنهێنی ئەمێنەوە بەڵام کێشەکان بە شێوەیەکی گشتی نەبوونی شوێنی نیشتەجێبوونە و هەروها نەبوونی ئاسایشی دارایی هەردوو هاوسەرەکەی لەبەرەوەی لە ئێستاە بەداخەوە کاتێک زەواجەکەن بیرلەوە ئەکەنەوە کە ماڵێک دابنێن کە ماڵێکی شاهانەیە لە کاتێکە هیچ لایەنێکیان توانای ئەمدانانی ئەم ماڵیان نییە بەڵام لەبەر قسەی خەڵک لەبەر وتی ئەو دێن کارێک دەکەن کە زیاد لە حەدی خۆیان هەنگاو ئەنێ و لە دواتریشە کۆمەڵێک مەسڵەف ئەکەن یاخود دەچنە خانێکی نیشتەجێبوونەوە کە بە کرێگرن ڕێژەی کرێەکە زۆر لە چاواسی داهاتەکەیانە واتە بۆ نمونە من
کەسێک هەبوو لە لامان هاوسەرەکە موچەی مانگانی 600,000 دینار بوو لە خانوێکدا دائنیشت کری خانووە 400,000 دینارە کاتێک ئەبینیت ئەم بەراوردە هەیە و ئەم نادادیە هەیە لە دابشکردنی ئەم داهاتەیە بێگومان بەرەو دروستبوونی کێشیانە بابەر ئەویانەوە کە ئەگەر حەز و خولیایەکی هەبێ ئەم کوڕە پێش ئەوەی هاوسەرگیری کە حەز و خولیایەکی هەبێ پارێکی بۆ ئەوە سەرف کردو ئێستا داهاتەکەی نەماوە بۆ ئەوە لە کاتێکە خێزانەکەشی ئێستا بۆی زیاد بووە و پێویستە ئاتاجی پێویستیەکانی ئەویش بکاتەوە بۆی بەداخەوە یعنی ئەوەی کە جەنابی بەڕێزکاک دکتۆر بەختیار تاڵەبانی باسی کرد ئەوەیە کە نازانین ئەو داهاتە چۆن تەوزیع بکەین بەسەر پێویستیەکانی ڕۆژانەمانە خەریکێک لە ئێمە کە تاکی خێزانین پێویستە بیر لە چارەسەری ئەم کێشەیە بکەینەوە و بە دەرەجەیەک پێویستە دایکان و باوکان بیر لەوە بکەنەوە کە چارەسەری ئەم کێشە خێزانیانە بکەن لەبەر ئەوەی بەداخەوە کۆی ئاماژەم پێدا ڕۆژانە کەیسی جیابوونەوە دێتە دادگاکان ئەبێ هەرێکێک کە ئێستا ئێمە ئەبینێ پێی وابێ ڕۆژێک لە ڕۆژان ئەم کێشەیە بەرەوکی ئەوی شەگرێ ئەگەر چارەسەری نەکاتێژەوە بۆی پێویستە هەرێکێک لە ئێمە کە پەیوەندیەکی خێزانیمان هەیە کار بکەین بۆ چارەسەرکردنی کێشە کۆمەڵایەتیەکان و ئەو کێشە خێزانیانەی هەیە بە شێوەیەکی دەستە جەمعی و ئەم ڕێکخرا و ئینستیتوتیانە بەڕاستی کە هەڵدەستن بە ڕێکخستنی ئەم جۆرە پانێڵ و دیبەیتانە بەڕاستی سوودی زۆری هەیە من خۆم کە ئێستا دەستگیراندارم لەگەڵ دەستگیرانەکەمە هاتوون بۆ ئێرە لەبەر ئەوەی لە داهاتووە تووشی ئەم گیر و گرفتانە نەبینەوە و بتوانین بە لێک تێگەیشتن و کار بکەین بۆ چارەسەرکردنی ئەو کێشانەی کە ڕوبەڕوومانە بێتەوە. خۆم نشمەتە ناو پرۆسەی هاوسەرگیری و خێزانەمانەوە بەڵام بەشداریم شتاناکەم وەکو خۆم بۆ ئەوەی چۆن لێ ئەزمونێک وەرگی لە ژیانی خۆتەکە لە داهاتوودا ئەم کۆمەڵە کێشانێکە لێ ئێستا هەیە لە داهاتووی هاتە بەردەمت بتوانین ڕێگە چارەسەری بۆ بدۆزیتەوە و بە ئاسانی حلکردن نەبێت بە ناخۆشی هیچ کەسێک. سوپاس بۆ خۆیان سوپاس بۆ ئەم ڕێکخراوانەی کە بەم کارانە هەڵەسن چونکە بەرچاوڕوونێکی بەفراوان هەیەە ئەو کەسانی کە هاوسەرگیریان کردووە ئەوانی کە نەشیان کردووە کە چۆن بڵێ کارنامەیەکی باشێن لەدەستیان کە بڵێن ئەگەر هاوسی گەریژێر ئەم شتانە ڕوبەڕوو بێتەوە ئەگەر ڕوبەڕوو بۆ ئەوە چارەسەری وەڵاهی ئەو پرۆسە بۆیە کاڵبۆتەوە گەرت بۆ چەند وەکارە هیچیان لەو لایانی مادیە کە هەموو کەسڵێن ئەگەر مەسەلەن لایانی مادیمان باش نەبێ ئەمە زەواج ناکەین چونکە ئەوان ئەزاننکەوە ئەگەر ئەم حاڵەتیان چۆنەڵێ گەر پارێکی باشیان دەست دەکەن ناتوان ناوسەرگیریکەن بەڵام ئەڵێم وانە ڕزق لە لای خۆیە تۆ بچونە ناو کارەکە و خۆی گەورە خۆی ڕستکەنێرێ. تەمەن دوایەوەی کە دیراسەمان کردووە بەداخەوە لەگەڵ زیادبوونی کێشە و ناڕەحەتی خێزان و خانەوادەکان لەگەڵ زیادبوونی کێشە ئابووری و سیاسیەکان بۆ تاک بە تاکی ئەم کۆمەلگایە خەریکە بەداخەوە خێزانەکان خۆمان لەبیرەچێ ئەوەندەی مەشغوڵی دۆلار و مەشغوڵی پەرلەمان و مەشغوڵی سیاست دەبین و مەشغوڵی هەواڵە سوسیال میدیاکانە بین خەریکە ژن و مێرد و ژن و مێردیش لەگەڵ منداڵەکانە خۆیان لەبیرەچێ بۆیە بەعام بۆ کونیسوتی ژیار بیمان لەوە کردو کە چۆن بتوانین پرۆژێکی خێزانسازی ئیشی لەسەر بکەین لە سنووری خۆمانە لە چەند ڕوویەکەوە ئیشی لەسەرکەین خاڵ یەکەم گرنگ و مویمە چۆن بتوانین ئێمە خێزانەکان بەختەوەر و خۆشبەخت بکەین و چیمان پێ دەکرێت دووەم ئایا ئەو هۆکارانە چییە کە خێزان و خانوادەکان هەڵدەوەشێنێتەوە خاڵی سێم هەوڵماندا و ئیش لەسەرەوە بکەین کە چۆن بتوانین لە ڕووی تەندروستیەوە خێزان و خانوادەیەکی تەندروست چۆن دروستە بێت خاڵی چوارەم لە ڕووی یاساییەوە کە بەتابەتی ئەمڕۆ ئەندام پەرلەمانێکش لەگەڵمانە بوو کە باسی بکات لە ڕووی یاساییەوە لە ڕووی قانونیەوە لە ڕووی پەرلەمانەوە لە ڕووی ئەو شانی کە لە کوردستانە دەگوزارێت بۆ خێزان و خانوادەکان بە دیوی باشی بە دیوی خراپێت چی کراوە و چی نەکراوە و پێویستە بکرێت خاڵی پێنجەم ئەو هۆکارانە چییە کە بەتابەتی ئەمڕۆ من باسی ئەم کردو ئەو فاکتەر و هۆکارانە چییە کە کاریگەری لەسەر خێزان و خانوادە دروستەکە ئایا بوونی خان و ماڵ ئایا بوونی
شوێنی کار و ئیش ئایا شێوازی شوێنی کار و ئیش ئایا شوێنێوازی مامەڵەکردن لەگەڵ چواردەورە ئایا گەنجێکە پێمان دەڵێ کاکتۆ لەگەڵ خێزانمە باش نیم برادەرەکانی کاریگەری دروست ناکات شێوازی کارەکەی کاریگەری دروست ناکات شێوازی چوونە دەرەوە و هاتنەوەی بۆ ماڵ و کاریگەری دروست ناکات ئایا منداڵ خستنەوە تەنها و تەنها دەبێت بە زەوق و شەوقی خۆمان بیان بە ئیدارەیەک و بەرنامەیەک و پرۆگرامێکی خێزان و خانوادەکە بێ بۆی بتوانی خێزان و خانوادە دروستکە کەواتە بە گشتی پاکێجەکە دەمانوێت خێزانسازی بکەین بۆ کۆڵێ دوور و نزیک کەم تا زۆر بە هەموو ئەو پانیلستان و بە هەموو ئەو بەڕێز ئەکادیمانی کە قسە دەکەن دوور و نزیک زانست و زانیارێک بەو خێزان و خانوادە بدەین کە چۆن بتوانن خۆیان خۆشبەختکەن و چواردەوریان خۆشبەختکەن چونکە شیعاری بەڕاستی پانێڵەکەمان ئەوەیە خێزانی تەندروست کۆمەلگای تەندروست هەر کاتێک ئێمە توانیمان هەر یەکەمان تا خێزانەکان باش و چاکین لە ئەنجامە گوندەکە ناحیەکە شارەکە و کۆمەلگاکەشمان باش و چاکە بێ و لە ئەنجامیشا کەمترین ڕێژەی تەلاق کەمترین کێشەی خیانەت کەمترین کێشەی جیابوونەوە ڕوودەدات کە ئومێد دەکەم ئینشاڵڵا بتوانین هەدەفەکەی خۆمان بپێکین. بیرۆکەم پرۆژە لەوە بۆم دروست بوو طبعا ئێمە وەکو بەشی وشیاری خێزان لە ئینستیتیوتی ژیار لەو بمان دروست بوو ئەو دیاردە نامۆیانەی کە هێنراونەتەنی و کۆمەڵگەی کوردەواری کە دش بە ئاین و کولتور و دابوونەریتی کۆمەڵگەی کوردین ئێمەش وەکو بەدیلێک وەکو چۆن لێ جێگرەوەیەکی ئەو هەوڵانە یاخود ئەو شتانی کە هاوردەکراون پێمان خۆش بوو خزمەتێ بکەین لە بواری خێزانە تایبەتمەندی ئیشەکەی ئێمەژ یا پسپۆری مەجالەکەی ئێمەش بریتە هەر لە بواری خێزانی بۆیە بیرمان لەم پرۆژەیە کردەوە ئەم پرۆژەیەش بریتە لە حوت پانێڵ ئەم حوت پانێڵە هەر پانێڵێک دوو تەوەریتایە پێشکەشەکرێ لە 4 دەستی پێکرۆ کە ئەمڕۆیە هەتاو کۆژدەی 3 بەردەوامە واتە هەموو ڕۆژانێکی شەممان سەعات و ئێمە پانێڵمان هەیە لەسەر بابەتی خێزان کۆی پرسەکانی ئەم پرۆژەیە هەر هەمووی پێ بڵێن سەبارەت بە خێزانە هەمووی خزمەت بە پرسی خێزانەکە و هیوادارم چۆنەڵی هەموو ئەندامانی خێزان هەموو تاکەکانی خێزان سوودبەند بن لێی و ئەو کەسانەشی کە مستەهدەفن بۆ بەشداریکردن لەم پانێڵە هاتن بۆ هەمووانە بە تایبەتی بڵێن خێزان هەموو تاکەکانی خێزان توان بەشداری بکەن بۆ ئەوی ئینشاڵڵا ئێمە بتوانین لە ڕێگەی ئەم پرۆژەوە خزمەتێک بە پرسی خێزان بکەین و بتوانین خێزانی کوردی بگەڕێنینەوە بۆ ڕێچکە ڕاستەقینەکەی خۆی بۆ ئەو خێزانە تۆکمەی کە جاران پێی ناسرابوو وەسپاس بەخوای گەورە خێزانی کوردی لە ئێستادا لە زۆر لە کەمترین کێشەی هەیە لە چاو کۆمەلگاکانی ترە ئەلحەمدوللا ئەمە ژەگەڕێتەوە بۆ ئەوەی کەوا پابەندە بە ئاینی پیرۆزی ئیسلامەوە و سپاس بەخوای گەورە ئەلحەمدوللا ئەمڕۆ خۆتان لێرە بوون بەدەمەوە هاتنی خەڵک بۆ پرۆژەکە زۆر باش بوو لەخوای گەورە بەزیابێ هیوادارین باشتریش بێت پلانی ئایندەمان طبعاً ئەمە 18 سێتەوا بێ دوای ئەوە چینە مانگی پیرۆزی ڕەمەزانەوە چالاکیەوە ستێنین دوای ڕەمەزان ئەکەوینە مانگی هاوینەوە وردە ئینشاءڵڵا خول و ڕاهێنانەکانمان بۆ پرۆژی هاوسەرگیری ئەو کەسانی کە هاوسەرگیریان کردووە دەست پێەکەینەوە جایتر خولەکان جاری واهەیە بۆ ئەو کەسانی کە تازە چونەتە پرۆسی هاوسەرگیری جاری واهەیە ئێمە بۆ ئەوانە شێکەینەوە کە چەند ساڵەکە چونەتە پرۆسی هاوسەرگیری بۆ ئەوەیەوە هەر هەمویان سوودبەند بن لە خول و ڕاهێنانەکان و ئینشاءڵڵا لە بەرنامەشمانە هەیە پرۆژی ترمان لە بەرنامە هەیە ئینشاءڵڵا کاتێک کە چوە بواری جێبەجێکردن و کاتە ئینشاءڵڵا خێزان ئەفزەلە پارێزراوە تۆکمەیە ئێمە ئینشاءڵڵا بە ئاینی پیرۆزی زۆر هەستیارانە ئەگەداری ئەو هەوڵانەی بێتەوە نێوان شومێردەکان ئەندامەکانی خێزانی تەندروست بۆ هەر هەمووی بە ڤیدۆ چۆنە دانێ بۆ گەرمیان بەجێبێت تایبەتیان بڕیان دەبێت خێزانی تەندروست بە نادە بە خواردووانە ئەینی بێتەم لیڤینگ ئەند وۆرکینگ کۆندیشن شێوازی کار